بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست داین. لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ شێخ عەبدوڕەحمان مەلا عوسمان کە کوڕی مەلا عوسمانی گەورەی سەرۆکی یاخود ئەمیر ڕابەری بزوتنەوەی ئیسلامی بووە. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنمەکەمان. لە هەفتەی پێشوودا باسی ئەومان کرد کە باسی نەکسەمان کرد، ئێوە دوای ئەوەی کە ئەگەڕێنەوە بۆ سلێمانی بێ بۆ هەڵەبجە، کاریگەری نەکسە چۆن بوو ئەوەی کە ئێوە لە ناو خەڵکتا بینیتان، ڕنگدانەوەی چۆن دابووە لە ناو جەماوەر و بە تایبەتیش لە ناو مامۆساینیەکانە؟ طبعاً نەکسە بۆ هەموو کۆی میلەتی کورد سەخت بوو، یعنی هەمووی هەستێک کرد بۆی کەوا قەڵایەکی گەورە لەدەستی داوە و بە تایبەتی بۆ زانایانی ئێمە بەڕاستی بارەکە زۆر سەختتر بوو، چونکە هەم مەسئولێتێکی گەورەیان بە ئەستۆوە بوو. ئەو بێ بگەڕێتەوە بۆ لای ئەو دوژمنە چارەش نییە. ئەمان طبعاً نەچوونە ئێران، ئێمە داوەتی جەنابی باوکمیان کرد، هەتا مەرحوومی شێخ عوسمان جارێکیان کە ناردی وەکو خزمایەتی و کەسایەتی کە حەزەکەین ئەگەر بکرێ ئێوە لەم دیوە ماڵتان لێوە بێ و دیار بوو کە مەسئولینی ئێرانی پیان خۆش بووە لەسەرەوە، بەس جەنابی باوکم و مامەکان قبوڵیان نەکرد. تەنیا مامۆستا مەلا ساڵح ئەویش لەبەرەوەی پیر و وەزعەکەی جۆرێک بوو تەشریفی بردە کەیمنە لەوێ لیشتەجێ بوو، ئەگینا با بەقیەی ئەو چوار برا لەگەڵ کۆمەڵی مامۆساکانە لە بیارە و باخە کۆ نابووین. بەڵام لە ڕاستیە کە کاتێک ئەو نەکسەیە بوو بۆ ئێمە زۆر سەخت بوو، چونکە لە مزگەوتەکانە بازەکرایە. بەڵێ لە هەموو جێگەیەکە کە ئەڕۆشین بەرەو سلێمانی بۆ خۆ تەسلیمکردنەوە بۆیە بڕۆشینایە بۆ سلێمانی خۆمان تەسلیمکەوە بە گەورەی نووسرا بوو کە لن نتفاوض مع الملا ئەوان باعتباری ئەوان بەخسەوتن و ئەمانە وما عليه إلا رفع راية البيضاء ئەمە بە گەورەی نووسرا بوو، ئیتر سەخت بوو بۆ هەموو عامی ئەو خەڵکە مەگەر کەسانێک کە لەگەڵ حکوومەتا بوو بن یان ئەوانەی کە لە جەبهەی قەومی تەقەدومیە بوو بن، ئەگین هەمووی ما باقی سەخت بوو. ئێمە چوینە سلێمانی لە مزگەوتی گەورەی سلێمانیە جومعە بوو لە خزمەت باوکم و ئەو مەجموعە مامۆسا بووین. خەتیبەکە ئیتر زۆری لەسەر بوو، قسەی زۆر ناشرینی وت بە سەرکردایەتی شۆڕش بە تایبەتی ناوی مەلا مستەفای بەرزانی برد. جەنابی باوکم هەر لە ناو خوتبەکە کردی بە عەبا و جبەوهینەکەی ئەوا دەرەوە فەرمی وەڵڵا ئەمە جومعە نییە و ئێمە شاتێ دەرەوە لە خزمەتی ئەو جومعەی نەکرد، یعنی جومعەکە وەکو ناڕەزایەتی. بەڵێ کە زۆر سەخت بوو ئەوە. بەڵام پاش ئەوە کەوتبووینە ژێر چاودێرێکی ورد. جەنابی مامە عەلیم طبعاً هەموو ژیانی فەقیرە لە نەفیا بوو لە جنوب، ماوەیەکی زۆر لە مسەیە بوو لە ئیتر لە خوارێ باڵێ. ئەی مامۆستا گە باسی ئەوە بکەین کە مەلا سۆرانی برات ئەوە پێشمەرگەی کوێ بوو لە ئەوە چۆن بوو، ینی شەهید بوو، کاریگەری چوونە دەرەوەکەی لەسەر ئێوە چی بوو؟ لە مەفرەتە سەرەتاییەکانی شۆڕش طبعاً ئەویش یەکێتی ئەو کاتە یەکێتی بوو. ئێمە هەر بۆ مێژوو کۆمەڵە بوو یاخۆتین بوو؟ نا ئەو شتانە نەبوو، بەدین بوو دائما نوێژ هەموو ئەیناسن ئەوانەی کە دیویانە ئەزانن ملتەزیم بووە، بەڵام هەستێکی شۆڕژگێری دائیمەن حتا لە کاتی خۆشە لەو قووە لەو هێزە یەکێتی زانایانە بوو زۆر جار ئێنێنا کە بچین بۆ بەرەکانی شەڕ بەو شێوە کە ئەچێتە دەرەوە دوایە لەو ئەوەی هاکاریە لەوێ کە ئەگی بەدیل ئەگیرێ کە ئەزانن کێ طبعاً ئایلەی بەرزانی زۆر ڕێزی لێ ئەگرن و دێتەوە خەباتەکەی لێەوە دەست پێ ئەکا لەگەڵ بەڕەحمەت بێکاوی ناڕوئانە و تا ئەچێتە ئامر بەتالیێنی یەکێکە لە فەرماندا بەهێزەکان و بەتوانەکانی شۆڕش لەو منتیقاکە شەڕی براکانە شەهید بووە لە شەڕ لە مەموریەتێکە پاشان لە پاشان لە مەموریەتێکە شەهید بوو. طبعاً ئێمە کە گیراین لەسەر هەموو عایلەکان گیران، جاری یەکەم ئێمە گیراین خەتیبی سولێمانیە کە تەلەبەی جەنابی باوکم بوو، زۆر بەڕێزە و عەلاقەتێکی بەهێزە بوو، کەسێکی بەڕێز بوو لە سەر مستەوای عێراق. بەهۆی کوڕەکەی ئەحمەد حەسەن بەکرە و محەممەد ئەچێتە لای
ئەحمەد حەسەن باکر بەحسەلەکە ئەبەنە لای هەتا بەم عیبارەتە پێ ئەڵێ و هەروەها شێخانی کوێسێ شێخ عەبدولقادر کوێسە ڕەحمەت بێ ئەڵێ ئەگەر ئەم پیاوەی ئێوە گرتوتانە ئەم شێخە شێخ عوسمان ئەگەر لە ئیسرائیلا بوایە تەقەی بکردایە لە گۆڵدەمائیر و لە موشیدەیان دڵیان نەئەهات بیگرن یەکسەر ئەمر دەرکرا ئێمە لە سجنی سلێمانی ئازاد کراین بەڵام لەژێر چاودێری ئابووین ماوەیەکی زۆر سەخت و جاری دووهەم ئەم جارە زۆر بە تونتەر گرتیانەوە هەموو عایلەکەمان بەڵێ ئەو کاتە زۆربەی کە سوکالی پێشمەرگیان نەگرت بەڵێ هەموو گیرا بوون بەڵێ ئەم جارە زۆر بە سەختی گرتیان و لە هەڵەبجە کەم ماینەوە و لە سلێمانیش کەم ماینەوە و یەکسەر بۆ حارثیە بۆ سجنی ئەوێ و دوایە بۆ سەماوە سجنێکی زۆر زۆر سەخت کە تحمل نەئەکرا 4-5 دەرگایان لێدا ئەخستین یعنی ئەو هەر کەسێک کە سجنە بوو طبعاً هەموو کەسمە عایلەکان شوێنێکیان بەجیا بوو ئەوانی کەش بەجیا و عەرەبیشمان لەگەڵا بوو سجنەکەشی زمانەی ئینگلیز بوو پێیانەوت خەناق سجنێکی زۆر ناهەموار بوو شەو ڕۆژی چەند جارێکی کەم ئەیان کردینە دەرەوە بەحاڵ کەمێک ئاسمانیشمان لێ دیار بوو ئەوەنە زۆرمان بۆ هات ڕۆژێکیان جنایی باوکم فەرمی وەڵڵاهی تر ئەمە تەحمل ناکرێ و سەومی سیاسی بەو عیبارەتە من بیرم دێت کە فەرمی بە مەسئولەکانی سجن ئێمە سەومی سیاسی و مانگرتن هەموو جوابمانار بۆ قەعەکانی ئەو دوو بۆ ژنانیش بۆ دیوە فعلا هەموو دەستمان هەڵگرت لەنان خواردن لە حەوشەکە کرابوونە دەرەوە لەسەر تەنەکەیەک دانرا بوو شێوەی جەنایی باوکم کڵاوی لەسەرا بوو وەکو ئەو شێوازەی عومەر موختار هەموو خەڵکەکە دەوری دابوون فعلا عەرەبەکانیش دەگەڵمانە بوون هەمووی گوێڕایەڵی کرد یەک بەشەر نەما لەو سزنا بەگوێرەکە کە هاتن ضابطێک هات لە ئەوڵەوەتی واللهی ئەطەیر من ئەظافرکم وێن هذا الشيخ هەسا کە هات خەڵکەکە دەوری یابوو بعضێک کوڕی گەنجی سلێمانەیی وتیان واللهی دەست ببرێت بۆ شێخ ئێمە هەمومان کارەباین لە خۆمان کە هات جەناوی باوکمی بینی هەیبەتێکی هەبوو بە دوا گەڕایەوە نەک بە هەر ئاوا بە پشتی تێ نەکرد گەڕایەوە زۆر بەپە لە ڕۆژ پاشکەمێکی کە ئێستا ئەوانەی کە سجن بوون لەگەڵمانە ئەزانن ئەم حادیسەیان لەبیر دێت پاشکەمێک مدیری سجنی بان کرد مديري سجن وتي أبو إبراهيم أنا أبو سيدك بس خليهم هذا خطر علينا ودس يكرم ما خطر أبو معلوم باوشو فرمي والله أمجيانية يا ميتين بيان نالم حتى أبو ما جاي نكري براسي أم دعوة كان دعوة إسا دعايا وفدك لبغاوة هاتن دعايا ويسان جنابي ما صبرن بو محافظة كمسؤولاني بغاش هاتون دوایە ئێمە ترساین با مەجموعەیە گوتمان ئەگەر مامەسان نێتەوە ئێمەش مەجموعەیە کوڕی گەنجی سلێمانی وتیان کارەبا ئەدەین لە خۆمان وەڵا پاش کەمێک تەشریفی هێنایەوە و وەزعەکەیان بۆ چاکردین و ئیتر الحەمدولله جەنابی باوکم مەجموعەیەک لە دەرەوە خەوتن ئێمە ئیسراحەتمان کرد و پاش ماوەیەکی نەخڵ کراین بۆ ڕومێسە لەوێ وەزعەکە زۆر فەرقی کرد خەڵک هات هەتا چەندمانەوە لەوێ ئێمە ساڵ و شتێک لەو ماوە تەڵعاً دەرسی هەبوو زۆرێک لەو بەرابەر ڕێزانە دەرسیان نەخۆن خوتبەی جەژنەکان کە لە خوتبە خەڵکەکە ئەگریان ئێستا شەر خوتبەکەمان ماوە ئینشاءڵڵا لە فرسەتێکە نەشری ئەەکەین کە ئەفەرمێ ئێمە زوڵممان لێکراوە ئەم میلەتە زوڵمی لێکراوە و ئەوە بوو کە الحەمدولله بە هەوڵیانەدا کە کوڕەکەمان بێتەوە فەرمینە وەڵا بە هەر لەشی نابێ و ئێمە قەی ناکە لە سز نابین دوایە بە عەفوی عام هەمووی نەجاتمان بوو هاتینەوە و ئیتر ئیستیقبالێکی زۆر گەورە کرا حتا وەزیری ئەوقافی کات ئەحمەد عەبدولستار جیواری بوو دکتۆر وەزیری ئەوقافی عێراق بە تەیارە هاتە معسکەری هەڵەبجۆ لێەوە هات بە مزگەوتی شافعی بۆ بە خێراتنەوەی جەنابی باوکم لە ئیتر خەڵکێکی زۆر و جەماوەر و هەمووی بە نەسر تەواو بوو الحەمدولله و کوڕەکەیشمان نەهاتەوە وەکو بەعزێک ئەهاتنەوە یان شەهید دەبوون کە سوکارەکەی بەڕابوون بەڵام ئێمە ئیتر وەزعەکە بەم شێوە و بەڵام هەر لە ژێر چاودێریە بووین ئەگەر چی تۆمەتەکە کوڕەکەمان بوو بەڵام پاشان کە هەڵەبجە گیرا مەلەفەکان کە ئێستا لەبەر دەستمانە نووسراوە لەبەر ئەوەی معادی حزب و سەورە بوو ئێمە سجنمان کرد و ڕوانەی خوامان کەواتە بەدوو ئەوەیان بە بەهانە باشە مامۆستا ئێوە خۆتان
ساڵی هەشتا ئەچنە ئێران بۆچی چوونە ئێران؟ طبعا من لە عسکەری هەڵاتم کە ئەگەر هەتا مەجالم هەبوایە بەڵام کەوتیان بۆ جەبهەیە جەبهەکە تەڵان ئەو کاتە ئێمە شەڕی عێراق و ئێران دەستی پێ بەڵێ شەڕ هەبوو هیچ بێمەعنا بوو لەو شەڕا ببینە سوتەمەنی و هاتم لە هەڵەبجە چەند ڕۆژێک مامەوە ئەزانم وەزعەکە زۆر خەتەرە ناچار بووم چوون بۆ ئێران لە ئێرانیشا تەڵان ئەو هەموو تەلەبە و تۆکو پەنابەرێک شووی وەکو کەسێک وەکو کاری سیاسی وەکو پەنابەرێک چووم حتا ناویشم گۆڕی بوو لەبەرەوەی کەس و کارم توش نەبێت بەڵامی تر وردە چالاکی ئەو مامەسانەی ئەوێ مامەسە قادری و مامەسە ئەحمەدی بەهرامی و زۆرێک لەو مامەسا بەڕێزانەی بەڵێ کە لە لای ئێمە لە خزمە باوکمە خوێندویانە یا لە خزمەتە لە بەکانیشانە خوێندوێتیان بە حەقەت زۆری سەخوالێکی پیاوانە و ئیتر منیش لەوێ دەسم کرد بە جموجوڵێکی ڕۆشنبیری و ماوەیەکی زۆر من مەسئولی سادی فەرەنگی پاوە بووم کە زۆرێک لەو برابە ڕێزانەی و کاک بارام و وڵت بەگیوانە گەنج بوون کۆبڵی گەنج بە یەکەوە بوون ئیشمانە کرد و یەکەم سرود بە زمانی کوردی لە ئێرانە لە تەلیف و ئیخراج و ئاهەنگی و هینی ئێمە بوو کە لەوێ ئیجرامان کردێکی نەتەوەیی بوو یاخۆ وەڵڵاهی هەردووکیان بوو هەم نەتەوەیی هەم دینی چونکە ئێمە هەردووکیانە ئیتر پاش ماوەیەکیش لە ڕایۆ تەلەڤیزیۆنی کرماشانە دەست بەکار بووم بەرنامەیەکی حکوومەت بەرنامەیە وەکو کارمەند وەکو بەرنامەمان هەبوو مامۆستا بەلا محەممەدی ڕەبیعی بە ڕەحمەت بێ ئەو مەسئولی قسمی کوردی و لەوێ بووین مامۆستا ئەگەر باسی کاک ئەحمەدی موفتی زادە بکەین ئێوە چەند جارێک پێم وابێ بە خزمەتی گەیشتون و ینی پەیوەندیتان هەبووە زۆر شت دەربارەی ئەو وتراوە یەکێک گەڵێکە خزمەتی بە نەتەوەکەی کردووە یەکێک گەڵێکە بە پێچەوانەوە لەگەڵ ئێرانە دەستی تێکەڵاو کردووە بە دژی نەتەوەکەی تێڕوانینی تۆ چییە وەکو کەسێکە لە نزیکەوە بینی بێمە لە ڕاستیە من وەکو فەرمووت چەند جارێک بە خزمەتی گەیشتم ئەو کاتێک کە لە کرماشان خۆی شارد بووە ینی وەزعەکەی خراپ بوو حکوومەت ئەسێتیان ئەدا خۆی شارد بووە لە کرماشان من لە ماڵی ماوەسە بە لە عەبدولقادری تەوحیدەیە پێکەوە بوون چەند جارێک بە خزمەتی گەیشتوم وەکە تەڵعاً پێشتر لەگەڵ جەنابی باوکمە عەلاقاتیان هەبوو کەسانێک کە لێرەوە بوو بچوونایە بۆ ئەوێ ئەی ناردن بۆ ئەوێ چونکە زووتر ئەو خۆی لە کانشخانە و هەم لە خزمەت مامۆستا بەلا ساڵح و هەم چەند جارێکیدا لە نزیکەوە لەگەڵ کەسوکاری مامۆستا وەکو سیاسەت کاریگەری ئیخوانیان لەسەر بوو واللهی خۆی فکری ئیخوانێکێکە لەو فکرە بڵێ ڕۆشنبیری ئیسلامیە کە زۆر کەس ئیسفادەی لێ کردووە وەکو عولەمای ئێمەش ئیسفادەی لێ کردووە بەڵام عولەمای ئێمەش کەمتر نەبوون لەو ڕەمزانەی کە لە خارجا بوون من وەکو فکرەکە ئاڵێم وەکو فکری ئیخوان خۆی ئەو ئیخوان نەبوو وە بە حەقیقەتیش ئەبوایە بەڕەئی من هەڵەکرا لەوەی کەوا جەماعەتەکەی وەکو پێویست تەعاملی لەگەڵان نەکرا یعنی ئەو لەلایەن چیەوە ئیتر لەلایەن خەتێک لەو خەتانەی برایان کە دواییە بە عسکەری فیلار هاتنە ئەو دیوە ئەبوایە وەکو بزوتنەوەیەکی ناوخۆیی کوردستانی ئێران تەعاملیان لەگەڵا بکردایە ئەوە جێگیرتر ئەبوو چونکە کاک ئەحمەد بەڕاستی فەیلسوفێک بوو مفەکیرێک بوو زۆر بەنەرمڕەوی هەموو لایەکی کوردستان و غەیرە کوردستانی ئێران لەگەڵ شۆڕشەکە بوون بۆ دژایەتی شا خزمەتی ئێرانی کرد خزمەتی جمهوری ئیسلامی ئێرانی کرد لە هەموو لایەک خزمەتی شۆڕشی ئێرانیان کرد چونکە پەیمانێک هەبوو لە پێشی سەرگرتنی شۆڕش بەشێک لەو ئایەتوڵانە لە منتەقاتی کوردستان بوون ئەمانیش ئەخە دوایەوە کە ئەوانێ نەسەر ئەگۆڕێ فۆرمەکە ئەگۆڕێ دوای ئەوە کە گۆڕانە وەڵا خزمەتی چی بکە فەقیرە ئەم متەخەفی بوو بە خۆی شارد بووە دواییە پاژماوەیەکی کە شورای مرکزی ئاهلی سونەتیان دروست کرد ئەم شورای مرکزی ئاهلی سونەتە نەک هەر بۆ کوردستان بۆ شوێنەکانی تریش کە بەش بنتیایە دواییە وەکووتم ئەو خەتەی برایان بە نەزەری خۆیان کاک ئەحمەد هەمووی خستبۆ بەردەستیان ئەوانیش چەند کەسێکی
کارامەیان لێکردن بە تەنزیمێک لەگەڵ ئیخوانا و وەکو کاگناسی ئەو مەجموعە برایانە کە بەداخەوە دوایە ئەوانی شەهید بوون کە بەڕەئی من و ینی ئەعتقادی من ئەڵێم ئەگەر وەکو جومبوشێک کە بە زمانی ئێرانی یا وەکو حرەکەتێک میلی تابع بواە بە کوردستانی ئێران تەعاملیان لەگەڵا بکردنایە و ڕەفی نەبوایە بەدەرەوە ئەوە باشترە. مامۆستا سەلاحەدینی بەهادین دەوری هەبوو لەوەیە تەڵان ئەو خەتە ئەوان بوون کە کاتێک کە فیرار بوون هاتنە ئەو دیوە ئەوە زیاتر لەو ڕێگەوە ئەوە ڕوویدا. ئەڵبەتە من بە اختراع بە بۆچوونی من ئەڵێم ئەوە هەڵەیەک بوو کە کرا ئەوایە وەکو بزوتنەوەیەکی ئەوێیی سەر بە ئەوێ کە خاوەنی تایبەتمەندی خۆیانە تەعاملی لەگەڵا بکرایە نەک ڕەبت بێ بە تەنزیمێکی ترەوە کە لە خارجی ئەو وڵاتە بێت. مامۆستا ئەوان بە دژی حیزبەکانی ڕۆژهەڵات دیموکرات و کۆمەڵەوە ئەمانە وەستانەوە؟ وەڵڵاهی لە ڕاستیەکەیە ئەوە مەسلەیەکی زۆر قوڵ و هینە. من زۆرێک لە بەڵگەنامەم لەلا هەیە طبعاً کە سەرەتا هەر هەمویان هەم جەماعەتی دیموکرات هەم مامۆستا عەزیزی شێخ حوسەینی عەزیزدین حوسەینی مامۆستا شێخ جەلال هەموو پێکەوە چەندین دانیشتنی بە یەکۆ کردویانە لە تەئید لە پشگیری شۆڕشی ئێرانە هەموو پێکەوە بوون. دوایە اختلافەکە مع الأسف لێو دەسی پێکرد ئیتر ئەم بەشی بوو بەوەی کەوا معارەزەی ناوخۆیی بی ئێران بێت ئەوان بوون بە معارەزەی دەرەکی ئێران و بە مسلحانە شەڕیان کرد. ئەم معارەزەیەک بوو بە لەگەڵ خۆیانە کەواتە بۆچی گرتیان ئەی بۆچی ژی ئەی هەر لەسەر ئەوە کە دژایەتی ئەوە کرا و لەسەر ئەو دژایەتیانە تەمانگیرە. مامۆستا ساڵی 85 ئەو کاتە دوای بڵین گفتوگۆی حکوومەت و یەکێتی نیشتیمانی سەر ناگرێت ئەمان لەگەڵ ئێرانە پەیوەندی ئەگرن. جەنابەت دەورت هەبوو لەو ناوەنگیریە؟ واللهی من طبعا ئەوان بە کەناڵی زۆر هەبووە. من باسی ئەوەی خۆ دەکەم ئەگەر مەجلیسی عالا بووم طبعا مەجلیسی عالا وەکو مەجلیسی حکم بوو نەک حیزبێک بێ 5 عضوی کورد و سوننی تیا بوو منێکیشان بوو. دیارە لایەن نابوو ئەمە بێتە حکم وەکو مەجلیسی حکومەکە بەڵام میسر و سعودیە ڕازی نەبوون و سەری نەگرتووە. حاصل لەوێ کە هەبووم مام جەلال نامەیەکی بۆ من نرمن لە سنە بووم داوای ئەوەی کرد کە ئەو ئیشە بکرێت. طبعا کامیشە مامۆستا یعنی کە ڕەفتیان لەگەڵ ئێرانە هەبێت. نامەکە لە نامەکە ئەوەی تیان نییە بۆ تۆی نردوو یا بۆ ئێرانیەکە؟ بۆ من نامەکە بۆ من هەر ڕێزگرتنە و حەزەکەین سەردانێکی ئەو دی بکەی بەڵام ئەو کەسێک کە لەگەڵا بوو بە دەمی شتە گرنگەکە ئەوە ئیتر منیش وتم واللهی من طبعا مەجلیسی عالا ڕەفتی لەگەڵ ڕیاسە جمهوریە هەیە و مستشاری عالی ڕئیس جمهور ئەتوانم بەوان بڵێم کە وەکو ئێمە دوژمنی عێراقین ئەوانیش لە سەنگەری شۆڕشەوە دوژمنی عێراق بن قسەیان لەگەڵا. وەڵامی ئێرانیەکان چی بوو مامۆستا؟ پەیامەکەت گەیان تۆ؟ من هەر ئەوە نەکەاندم کە بەو شێوەی نامەیەکی ئاوا هەیە و ئەمانەیە و بەو شێوە ئەوانی جواب بزانم ئیتر لە قەناتی تریشەوە طبعا لە غێری منیشەوە هەرینیان کردووە ئیتر ئەوان طبعا یەکتریان بینی و ئەو پەیوەندیەکە دروست بوو. پەیوەندی دروست. ئەی مامۆستا ئاگاداری ئەوە بووی کە یەکێتی لەگەڵ ئێرانە ینی پەیمان نامەیەکیان بەس بۆ ئەوەی کە لەبیرە نەوتەکانی کەرکووک بدرێ ئاگاداری طبعا وا بزانم هەر لەو کاتانە ئەوە بوو دوای ئەوەش ئەوە ڕوویدا هەر ئەو فەرماندەکانیان بردن لەگەڵ ئەویا ئەو عملیاتانە کرا لەو منتیقایە وابوو. ئەی مامۆستا باسی ڕاپەڕینی هەڵەبجە بە تایبەتی پێش ئەوەی کە ئیتر دوای ئەوە باوکت و مامەکان و ئەوانە ینی یەنە دەرەوە و یەنە ئێران ئەو ڕاپەڕینە چۆن کرا یاخود ئەو خۆپشاندان و شتانە دەوری مامۆستا ئاینیەکانی تێدا بوو؟ من ئەگەڕێمەوە بۆ یەک نقطە مامۆستا دکتۆر مەحسین عەبدولحەمید لە شوێنێکە بەحسەکەڵێ ساڵی 1985 هەر سێ براکە شێخ عوسمان و شێخ عومەر و شێخ عەلی هاتن بۆ ماڵمان شەومانەوە لەوێ بەحسیان کرد کە ئێمە وەزعمان لە هەڵەبجا زۆر سەختە زۆر ناڕەحەتە
ئەترسین وامان لێ بکرێت کە بچینە دەرەوە. باڵە ئێران بە شوێن هاوکارێکی سوننا ئەگەڕا، ئیعلامی عراقی و دیبلۆماسیەتی عراقی و تەجەسوسی عراقی لە داخل و لە خارجە ئەوەنە بەهێز بوو کردبووی بە شەڕێکی سنی و شیعە و ئیمکانیاتێکی زۆری وەرەگر بۆ لێدانی ئەمە و خۆشی کردبوو بۆ بەوا بە شەڕ حارس بەوا بە شەرقیە. ئەگەر چی ئەمان شیعە بوو بن و خۆیان باش ناسان بێ، بەڵام ئەو سنیەت نەبوو کە ئەو کارە بکە. بەڵام لە ئاینی کاتی ئێرانەکانی زۆریان بۆ هاتبوو ئەیانویست بەڕاستی هاوبەشێکی سنی بەهێزیان هەبێ. ئێمەمانە لێ بووین، زۆر کەس لەوێ بوو. جاخۆ مامۆساگە بۆ قسەی جەنابەت بێکەواتە ئێران لە پشت ئەو خۆپشاندان وشتەوە بوو. ئێستا من بۆ جەنابەت بەحسەکەم مەسئلەی هەڵەبجە من وە ئەزانم نەک هەر دەوروبەر و ناوخۆ و دەوروبەر لەوە ئەچێ وڵاتانی دووریش دەستیان بوو بێت لە تێکدانی ئەو شارە، یعنی بە دەلایلەکان دەرەکەوێ ئەگەر ڕۆژگارێک ببێ محکەمەیەکی گەورە ببێ زۆر شت ئەکەوێتە ڕوو. ئێمە زۆر شتمان لە نزیکەوە بینی. ئەوەی هەڵەبجە وەکو عەرزم کردی دکتۆر موحسین، ئەوەی پێیان گەیان کە ئێمە ناچارین چی بکەین کە لەوێ هەبوو. تەڵعاً جەنابی باوکم و ئەو کۆمەڵە مامۆسا هەمیشە ڕەئیان وا بووە نەچنە دەرەوە لە داخلا بن، درێژە بدەن بەو کارەی خۆیان، هەم دژایەتی حکومەتی عێراقە، هەم نەسیحەتی خەڵکە، هەم ئاگاداری میلەتە، هەم یعنی مشارەکەی ئەو میلەتەیە و مشکلەیەکیشان نەبووە لەگەڵ شۆڕشە، پەیوەندیش هەبوو، نامەگۆڕینەوە هەبوو. بەڵام ئێرانەکان زۆر هەوڵیان ئەدا چەندین جار پەیامیان ئەهێنا ئەمان نزیک نەئەبوونەوە. چونکە لەبەر چی؟ بەس مامۆسا ئەوان خەڵکیان هاندای، ینی خاندانی ئەو خۆپشاندانە هاندانەکەی ئەساسی لە ئەساسە ئەمان نەبوون لە ڕاستیە. لە ڕاستیە هەرچەند لە بەڵگەکانە کە لامانە ئەڵێ تەحریزی ئەمان بۆ، بەڵام ڕاست ناکە. ئەیچێ خەڵکێک هەبوو بە نەزانین ڕقی لە حکوومەت بوو، خەڵکێکیش هەبوو بەدەست مەسئولینی منتیقەکە ئەیانویست حادیسەیەکی وا بخڵقێنن، دەست بۆشێنن لەو زانانە و لەو بەعزێک کەسی شۆڕژگی ڕوو بەتوانای ئەو منتیقە دەستیان لێ بۆشێنن. مەسەلەیەکێک لەو بەڵگەنامانە مەلەفێک بوو الظاهرە دینیە لای من هەیە. زۆرێک لەو مەلەفانە ئێمە تا ئێستا بەشێکیانمان نەشر کردووە. ئیشێنە و بەڵگانە مامۆسا لەکوێوە لە هەڵەبجەوە دەرچووە بۆ قیادەی شوعبەی دەربەنی خان. دیارە شوعبەکە لە دەربەنی خانە بووە، نەک لەسەر حدوداوێ بۆی نزیک بێت. لە ئەساسی کارەکە شوعبەی دەربەنی خان جەمعی ئەو معلوماتایی کردووە. الظاهرە دینیە، مەلەفی ظاهرەی دینی. طبعاً ئێمە یەکێ لەو ئیشانەی کە پاشگرتنی هەڵەبجە چوین ئەو مەلەفانەمان هێناوە لای من ئێستا. یەکێکیانمان لەوانە کە عەلی حەسەن مەجید لە کۆپی نەشرمان کرد، ئەوە دەست ئەم لەولاو کەوتوم على سەفی شارێکیان نەکردو بە ئێمە. لاپەڕەی دووەم ناوی ئەوانەی تایە کە من نەشرم نەکردو، ڕەنگە لێرە نەشری بکەم، ناوی ئەو ئەڵێ ئیعدام الجەرح المەدەنیین، ئیعدامیان بکەن. یعنی تامانەوەی پێش چیمیا بەڵێ هینی ئەو کاتەیە هی ئەو ڕاپەڕی نەبوو. کوشراوە برینارەکانی تیا هەیە، بەڵام ئەڵێ برینارەکان بکوژن هەر بە زیینوی. دوای ژەوەکو بەڵگەیەک بەکار هات بە دژی عەلی حەسەن مەجید. زۆر باشە مامۆستا، پشوێگەین و دوای درێژە با گفتوگۆ بکەمان. دووبارە سڵاو بەڕێزان، درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ شێخ عەبدوڕەحمان. کاک شێخ، قۆناغێکی گرنگ لە مێژووی بنەماڵی ئێوە دروستکردنی بزوتنەوەیە، بزوتنەوەی ئیسلامی. پێش ئەوە ئایا حیزبێکی تر هەبوو یاخۆ ڕێکخراوێکە بۆ بە ناوی پەیوەندی ئیسلامی کوردی کە شێخ محەممەد بەرزنجی سەرۆکایەتی کردووە؟ ئایا ئەو ڕێکخراوە بوو بە هەوێنی دروستکردنی بزوتنەوە یاخود بزوتنەوە هەر خۆی ینی دروست بوو؟ وی لە ڕاستیە ئەوەی جەنابی مامۆستا شێخ محەممەد من لە منتەقەی پاوا بووم، هاتن بە شوێنما وەثایق و ڕسمیشم لە بەردەسا، وەثایقەکانیش لە بەردەسا داوەتیان کردین. ئێمە پاش محافەزاتێک چوینە ناو ئەو حیزبە و من ئەندامی مەکتەب سیاسی بووم لەو حیزبە. پێش بزوتنەوە. بەڵێ
مؤتمریشمان بەست من لە زۆربەی ئامادەکاری مؤتەمەرەکە بەندە بوو هەتا بە ڕسم و وەثایق لەلام باش مامۆستا قاعید و قەواعیدیەوە هەمووی لە ئێران بوو کاتە لە ڕۆژهەڵات و ئێران ئەو لایەنە یەک دوو بنکە هەبوون لە بەعزێک منتیقاوە شەهیدیش دراوە چالاکیش هەبوو و بەڕاستی ئینسانی بەرز و بەڕێزی زۆر تیا بوو وەدایبەتی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی کەسێکی کەسایەتیەکی ڕۆشنبیر عالم مجاهد من نامەی جەنابی ملایە کە نووسیوێتی بۆ باوکم و طبعا نەشرەکەی لەینەکە کە داوای لێبوردنەکەم من چوومە دەرەوە تۆ ئوستازمانی و ڕابەرمانی و ئەبوایە پرسم بکردایە و بەڵام وەختەکە زۆر خەتەر بوو نەمتوانی ئەوە بە نامەی خۆی و بە ئیمزای خۆن لامە بەڵام بەڕاستی ئەو حالەکەیە هیچ ڕەتێکی بە بزوتنەوە نییە بەڵام عینی ئەو شخصیاتە باریزە گەورانە هەر ئەوانەیش بوون لە ناو نەکاتنە هەر لە ماڵی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ئەعلانی بزوتنەوە کرا کەواتە هەر لە وێژی ئەعلانی یاخود هەڵوەشانەوەی و حیزبە بەڵێ هەمویان هەیەکیان من مامۆستا مەلعەلی بیارە مامۆستا عەلی شەهید مەلعەلی بیارە تی بەخوا من تەواوی تر مامۆستاکانم گەیشت و هەمووی نەجاتی بوو یعنی وەزعەکە زۆر خراپ بوو بۆ چونکە ئەوان ئێرانیەکان وەکو جەماعەتێکی گەورە تەعاملیان لەگەڵان نەئەکردن من خۆم لەوێ بووم ئەزانم چۆنە بەڵام کە ئەمان هیجرەتیان کرد بە ناچاری یعنی ئەبوایە یان شەهید بوونایە و بەبێ حساب یان تەسلیم بوونایە بە حکومەت و قەزیەکەیان تیا بچوایە یان بە هات نایەتە دەرەوە هاتیشنە دەرەوە ماوەیەک وەسام ئێران نەیزانی بوو حتا دابووشیانە بەر تۆپ جا ئەمە عەلاقەی پاکێتی ئێمەیە ئەم عایلەی ئێمەیە کان ئێران نەیزانی بوو هاتوونەتە ئەوێ من لە ماڵی خۆمان لە سنا بووم ڕەمەزان بوو خەوتە بووم مامۆستا سەلام محەممەد بادین هات بۆلام هەڵیسانم وتی هەسە باوکتوان دەژی بێناوە ئەوە نەر سەخت بوو بەلام تۆ ئاگاد لێ نەبوو نەوەڵڵاهی من کە کوڕی ئەوان بووم نەمزانیوە کەواتە مامۆستا تۆ بۆ مێژوو تۆ نوێنەری ئەوان نەبووی لە ئێران نەوەڵا من نوێنەر نەبووم ون کوڕی جەنابی مامۆستا بوو بێژگە لە کوڕ وەکو نوێنەرایەتی بنە ماڵەکە ئێرانیەکانیزانی کە باڵێ بە ئێرانیەکان وت بە مەسئولین چۆ ڕاست وزەرا بێت چ شوێنێکی کە ڕزاتان لێ ئەەکەین لە ڕێگەی خەڵک و نامە منێرن لە ڕێگەی ئێمەوە بینێرن بە ڕەحمەت بێ مەلا سۆرانیا لە ڕێگەی ئێمەوە بینێرن بۆ ئەوەی توش نەبن جەنابی باوکم و ئەوان یعنی ئەو چەند جار ئەبوو بە مناقەشە زۆر کەسێک زووتر ئەچووە دەرەوە ئەی فەرموو ئێمە ئەمانە قەینا دوژمنی حکومەتەکەمانن بەڵام ئێمە خلافێکی گەورەی فقهیمان هەیە ناتوانین ئەوە تۆزێ بۆ ئێمە سەختە ئێمە عولەمای شافعین ئەمانە خلافێکی فقهیمانەیە ناتوان سەخت بوو مەگەر زۆر ناچار نەبووە تەڵان ئێمە کەوتبووینە بینی ئەو کەسەیەنی ئێمە ئەو دوو بەرداشە ئەمە حکومەتە ئەوەش ئێرانە چارە نەبوو ئیلا ئەوێ تەڵان کە چوونە ئەوێ مامۆستا پرس بە ئێرانیەکان کراکەوە حیزبە دروست کرا پرسیان پێ نەکرا ئەسڵەن با من ئەوەت ئەرز بکەم چۆن بوو کە هاتنە ئەوێ طبعا لەگەڵ جەنابی باوکم و طبعا ئەو ئینتیفازەکە کرا مامۆستا مەلا ئیبراهیم کاکم لە سێ سایەقا قیادەی ئینتیفازەکەی کرد هەتا برایانی حسک زۆر جار ئیشارەت بەوە ئەکەن لە خورماڵە مامۆستا مەلا ئەحمەدی کاکە مەحموود مامۆستا شێخی سەرگەتی خوای گەورە لە هەردووکیان خۆش ببێ لە سیروان و لە هەموو ئەم کۆمەڵە مەلا بە یەکەوە ڕەفتن نزیکەی 11,000 کەس بەبێ ئەوەی بە خەڵکیش بوترێ بووان وەرن هاتن بۆ کە هاتن هەز بە پێشوەکانی تر و ئەوانەی کە لێوە بوون و قەراگەر ڕەمەزان ئاهاتن بۆ ئۆردوگا بۆیە و خەڵکانە چەکدار بکەن ڕەنگە احتیمالە کەسانێکیش چوو بن لەگەڵ ئەوە بەڵام یەکەمین وتاری جەنابی باوکم خەڵکەکەی و کردو لە سەریاس لەوێ ئەعلانی بزوتنەوە کرا پێشی ئەعلانەکە فەرمی ئێمە بە حکمی شەرع هاتوین بۆ ئەم هیجرەتەمان کردووە ناچار کراوین ئەگەر ناچار نەکراینە لە وڵاتی خۆمان ئەماینەوە درێژەمان بەکاری خۆمانەدا بەڵام ئێستا کە ناچار کراوین هاتوین بۆ ئێرە پێش ئێمە برایەنێکی ئێمە هەندێرە شۆڕشگێر بوون ئەبێ دیمەنێکی جوان بدەین بە ئەم شۆڕشەی ئەوان هیممەتێکی تر بدەین بەوە ئەم ئێمە بە حکمی شەرع
دەست بکەین بە جیهادێک دژی حکوومەت لەگەڵ ئەمانە هاوسەر بین و بە هیچ ڕۆژێک لولەی تفەنگمان نەکەینە برایەکمان. ئەمە کەسانێک لە سەریاسا بوون ئاگایان لەم وتارە هەیە و بە نزیکەوە ئاگایان لە نزیکەوە هەیە. باشە بەڵام مامۆسا بەلاکەی تریا کۆمەڵی خەڵک لەوانەیە کە قوتابی باوکت بوون وەکو مامۆسا سەلاحەدین وەکو محەممەد فەرەج ئەمانە شوێن مامۆسا نەکەوتن و ڕێگەیەکی تریان هەڵبژار بۆ یعنی سەرەتا جەنابی باوکم وای زانی بوو هەموو ئەمانە دێن وەکە هاتنە ئەوێ طبعاً مەسئولینی ئێرانی استقبالێکی زۆر گەورەیان لێکردن خەڵکی کە چوو بوو پێشتر ویستیان ئیش بکەن مەسئولی بچوو بچوو بینیویان ئەمان یەکسەر لەگەڵ ئاغای خامنەئی و ئاغای ڕەفسنجانی و خۆم لە خزمەتیان بووم کە مەسەرەن لەگەڵ ئاغای خامنەئی کە ئەو کاتە ڕێیس جمهور بوو پێش ئەوەی هین بکرێ هەتا محەممەد باقر حەکیم ئەویش دانیشتە بوو شەرح و حاڵی عایلەی ئێمە کە چی ئێوە تاریختان ئێمە ئەزانین لەوێ ئاوە سەجن بوون لەوێ ئاوە هەمووی تاوان لە پرۆتۆکۆلا پێ ئەوترێ هەموو یعنی لە نزیکەوە بە احترامێک و زۆر و دوایە لەگەڵ ئاغایی هاشمی ڕەفسنجانیە بەحسی ئەوە کرا کە ئێمە ئەمانەوێ بزوتنەوەی دروست بکەین عەقدێکی ئیتیفاقی ڕسمی بینی ئێمە و ئێران هەبێت ئیتیفاق پرۆتۆکۆل و بەندێکی لەینەکەمان ئەوەیە کە ئێمە ئەبێ مستەقل بین بەچمە بەسێکە باوکشم فەرمی کە مناڵە ینی گەنجەکانی قەرارگا تەلاعوب نەکەن بە قەراراتی برا پێشمەرگەکانی ئێمە بەو عیبارەتە قبوڵیان کرد ئێرانیەکان طبعاً اتفاقی ئیمزا کرا من ناڵێم ئەوان پێویستیان بوو چونکە شخصیەتی شێخ ناسن و ئەو کۆمەڵە مامەسانە کە نەک بۆ عادێکی کوردستانی و عێراقی دەوڵەتیشیان هەیە هەر ئێمە لە تاران بووین لە خارجەوە وەفدی ئوستاز فلەی سامەڕایی لە سعودیەوە هات کە ئەو وەختە بینی ئێران و ئێش سەخت بوو بەڵام ئەزانرێت ئەمانە کەسانێکی کەم نین کە یەن بۆ ئەوێ کە هاتوونەتە ئەوێ و هەر لە بیدایەتیشەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی سوسیالیستی کوردستان لەگەڵ ئەم سێ جیهەتە پرۆتۆکۆلی ڕسمی تەعاونی ڕسمی ئیمزاکرا لەگەڵ هەرسێکی باز ئەوان بەرەی کوردستانیان دوایە پاشە بۆچی ئێوە نەچوون ناو بەرەی کوردستانی لەگەڵ بەرە جەنابی باوکم ئەو قیادە وایان بە باشزانی ئێمە جارێ سەرەتا لەگەڵ خودی بەرەکە ئیتفاقەیەکی تەعاون بکەین بۆ ئەوەی زیاتر وردە لە یەک ئاشناتر و شارەزاتر و هاوکاریتر و گرنگ ئەوەیە ئەو ئیتفاقی بینی بزوتنەوە بەرە لە ئاستێکا بوو هەمووکەوا بوو بزوتنەوە لە ناو بەرابێت چونکە لە زۆر وێستگەی گرنگە کە پاشان باسی ئەەکەین بزوتنەوە باوەڕیشی بە مۆزوعانە بووایە مانع نەبووە لە بەردەم جموجۆڵێکی بەراکە کردبێتی لەو بەڵام هەموو بەندەکانێک کە مخالیفی شێرع نەبوو بێت بزوتنەوە لەگەڵی هەبوو ئیخوانەکان بە گشتی ئەوەی دەرەوە و ناوەوە دژی ئەو دروستکردنی بزوتنەوە بوون طبعاً ئیخوانی دەرەوەی زۆر نیان ئەزانی بە مۆزوع ئەو خەتەی کە زووتر بەهۆی سەربازی فیلاری و هاتبوون ئەوێ کوردستانی ئێران سەرەتا خۆیان هەوڵیاندا لەگەڵ ئێرانە بە ناوی جەماعەتی ئەنسار شتێک دروست بکەن دیار بوو ئێران ئەو ئەتیبارەی دانە نابوو بۆیان ئێران پێویستی هەبوو بە هاوبەشێک کە سقلێکی گەورەی هەبێ لە عالەمی ئیسلامیە و عسکەریش بێ بۆ مانتەخەکە ئەم سقلەش بە عولەما نەبووایە نەئەکرا لەبەر ئەوە ئەوان هەستان بەوەی کەوا نێڵن ئەو برایانەی ئیخوان لە ناوێ بێت ئەو خەتەی کە پێشتر چوو بۆ ناو ئێرانەوە ئەو خەتەی بڵێن ئیخوان نیان هێشت ئەو برایانەی حتا نیان هێشت وتیان ئێمە لەگەڵ شەڕانین و لەگەڵ جیهادانین و لەگەڵ چەک هەڵگرتنان نین یعنی زۆر دژایەتی ئەو چەکیان ئەکرد ئەو کوردان بڵێن ئیخوانەکان ئەوەی کە باسییانەکەی
کە دیارە ناوەکانیان ئەوانە مەسەن بۆ نمونە مامۆستا سەلاحەدین بەهادین نامەی نۆمان سامەڕاییێنێ بۆ مامۆستا ئەوە چییە پەیوەندی بە چیەوە ئەو نامە زۆر ئەوەی کە دانیشتێکیان لە ماڵی ئێمە بوو کە کاکسەلاح لەگەڵ لەنای باوکمە دانیشت من لە خزمەتی باوکما بووم دانیشتێکیان ماڵی من لە سنا بوو پێشەوە ئەو دانیشتە زۆر هەوڵی داواکم فەرمووی ئێمە هەوڵی دا کە دروست نەکرێ دروست باڵێکە ئەوە چەک هەڵگرتن و ئەمانە نەبێت بەڵام باوکم فەرمووی ئێمە وەکو وەزیفەیەکی شەرعی دیفاع لەو میلەتەی خۆمان ئەەکەین ئەوە یەکێکە لەو بوارانە مەسەنجاری پێشوو لە مەسەلەی اتحاد عولەما ئەم جارە لەم مەسەلا ئەمەش ئەوە دەرەخات داوای مەلاکان ئەم مەلا گەورانە عالمەکان داوایەکە زیاتر فکریان لە مەقاصدی شەریعەیە نەک بیریان لەوە بێکەوە تابعی خەتێکی تەنزیمی تەسک بن و هەر حرەکەتەکەیشی وا بوو یعنی من لە نزیکەوە ئاگام لەوە هەبوو دواییە هاتن نامەیەکیان هێنا بە ئەتیباری نوعمان دکتۆر نوعمان سامەڕایی کە ڕئیسی حزبی ئیسلامی بووە لە وەختی خۆیان و خۆشەویستی باوکم بۆ لە ڕیاض بووە نامەیەک بە ناوی ئەوە هێنرا بە ناوی ئەوە یای ئەو وەڵڵاهی خۆی دواییە ئەڵێ سوێنە خواڵێ من نەمزانیوە ئەو شتەیتیایە ئەو مۆزوعە شایەتی شەیە لەسەرەوە یعنی ئەو تەزویر بوو بەڵام هەر تەزویریش نەبوو باوکم فەرمی من ئەو نامە جێگە ڕێزت لای خۆی بەڵام من ئیعتیباری شەرعم لا مهمە گەورەترین هەڵەی ئەم لایەنە ئیسلامیانە ئەوەی عالمی گەورە لەسەری کار نەبێت یعنی مەبەسەدەوەیە کە ئێستا ئەم گروپە یاخود ئەم حیزبە ئیسلامیانە عالمیان نییە و خەڵکی مستەقل بەڕێوانە بن ئەوەی لەسەری کاری ئیسلامی وەیە تۆ سێر بکە ئەگەر مەسەرەن لە زمانەی پێغەمبەر صلی الله علیه و تایەتە خوارەوە ئەمە نزیک بوون لە وەحی و عالمیشی گەورەشی تیا بووە پاشان ئەوان خولەفەکان هەموویان یان خۆیان عالم بوون یان عالمی گەوریان لەگەڵا بوو حتا صلاح الدین عالمی گەورە خەلیفەکانی عوسمانی سوڵتانەکانی عوسمانی هەمووی عالمی گەورە و شێخی گەورە شەهید حەسەن بەنا عالمێکی گەورە بوو ئەگەر پاش ئەو یەکێکی وەکو ئەو عالمە گەورانیان جێگرەوەی بووایە بەڕاستی ئەو ڕێگەیە وای لێ نەهات ئێسش لەم مەوزوعانە ئەمە مەسئلەیەکی فقهیە یعنی تۆ ئەگەر میلەتەکە بگاتە ئەوە گەڕەکی ناو شارەکەیش و بڕوخێنن ماڵەکە بڕوخێن ئەی باشە ئەم جیهادە بۆ کەی وما لكم أعوذ بالله من الشيطان الرجيم وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين حتى أجر ملتك مسلمان نبي مستضعفة أي تو أم جهاد بو كي بو شو يعني تو أجر أو ندجي جهاد بي دجي تشاق بي أي باشا عيب نيس أخو حماية شكي بيبي يعني هرب الراسي يعني تو بو حمايتي خو يعني ما مصاتوه بو ملتك شك هل نقري يا بو دينك شك هل نقري أو إثباتش كراك هر جمو جولك قوتي لقلان نبو بقاته هر آسك أو توانانية بتايبتي لمحيطك كمحيطك هم قوتي بيبت كواتا ما مساتولي أوان لسر ملتك خوان نكردو من أوان نعلم كأخوان أخواسا لدلوا يعني هرجيز ناتوان لدلوا نابز ببرايكي مسلمان كأخوان أخواسا حتى خيانتي شي كربت نا بلام وكو بيويست نبون لآسي هم جهاد كردن دجي حكومة أبوايا بهاتنا أصلا كي إخواني هنا كردستانو ما وسبلا عثمان وما وسبلا صالح أو كومبلا ما مساوى أو ختيش كأويتي أو ما وسبلا عمر الرشاوي أو تلبي ما وسبلا عثمان بوا لا بريسا بيجيو ليو فير بوا تو معقول بيد خەتێک دروستکەی بەبێ ئاگاداری خەڵکی کە یعنی تۆ ئەو بەڕێزەکە چپێژەوەی بچێتە ئێران لە مەسئولێتێکی نەبووە ئەم مەسئولێتە دوایە دروست بووە یعنی بە ڕەسمیەت مەسئولێتێکی نەبووە اینجا تۆ ئەبوایە هەمووی پێکەوە بوایە ئەم پێکەوە بوونە ئەوەی کە حەزی لە مەسەلەی چەکداریە بابی کردایە ئەوەی داوایە بابی کردایە ئەمە چەترێک بوو بۆ هەمووی بۆ قازانج بوو وەکو چۆن ئێمە دوای ڕاپەڕین لە مەسەلەی ئینتیخاباتە لە یەکەم هەڵبژاردننی کوردستانە ماوەسەبلا عوسمان
ئەو کۆمەڵە قیادە ئەو مەلا باشانە سنی فراوانیانکردنەوە بەرابەر ڕێزانش هاتن بە لیستی ئیسلامی کە ئەگەر وانە وایە توانی بڵێن نێوشی تا هەن نەبن بەس دەنگیشتان نەیە مامۆستا مەسەلەی بەسم کورسی مۆزوعێکی کەیە ئەوە ئەگەر گەیشتە شوێنی خۆی بن جوانی جواب دەدەمەوە باشە مامۆستا تەزویرێکی زۆری تیا هەبوو بەڵام غەڵەتەکەیش دەو بربەسا بوو ئەو غەڵەتانش کە هەبەسە کوردستانە لەسەر ئەوە بوو ئەی مامۆستا بنەماڵەی ئێوە و تەنانەت کاک سەلاحەدینی بەهادین و مامۆستا سەلاحەدین و ئەوانەی کە لێومون ئیسلامیەکان بەگشتی ئێران جنسی ئێرانی دابەیەوە ئێمە جنسی ئێرانیمان نەبوو ئەی ئەوان یعنی احتیمالە لە ئەسڵ خەڵکی ئێوێ بوو بن ئەوە مشکلەیەک نییە بەو شێوە نا من مەبەسمەوە نییە مەبەسم یعنی بەبەسم ئێرانیەکان ئەوەندە زۆر لەینیانەکە بۆ ئێمە کەسێکی کوردستانی ئەم دیوین سێشمانی پێویست نییە ئێمە مهاجر بووین لەوێ تا کاتەکەمان تەواو بوو لە گەڕاینەوە بۆ وڵاتی خۆمان ئەو کە ئەوەی کە لەوێ بووین ماوەیەکی شەڕ بۆ پێکەوە هاوکاری یەک بووین دژمنی مشتەرەکمان هەبووە ئەمە لە هەموو عرف و لە هەموو قاوانینێکی هەبوو هەیە باشە مامۆستا شتێکی گرنگە ئەگەر دیارە بۆی بتوانین زۆر شت باس بکەین کۆنگرەیەکرا لە تاران بە ناوی کۆنگری فەڵەستینیەکان بۆچی مامۆستا مەلا عوسمان لە پشت خامنەیەوە نوێژی نەکرد خۆی زۆر مؤتەمەر کرا جەنایبی مامۆستا مەلا عوسمان و ئەو مامۆستا بەڕێزانە بەشدار بوون بەڵام ئەو مؤتەمەرەی کە جەنابتە فەرمی ساڵی 1970 بوو پاش وەفاتی ڕابەری یەکەمی ئێران بەڕێز خامنەیی بوو بە ڕابەری ئێران طبعا ئەو زووتر علاقاتی لە نزیکەوە ئێمەیان دەناسی وەکو کەسە ناسین ڕێزێکی زۆریش هەبوو لە نێوان چەندین جار یەکتریش بینرا بەڵام ئەوان ئەو مؤتەمەری فەڵەستینە هەموو قادەی عالەمی ئیسلامی تیا بەشدار بوو نەگوەکو حکوومەت هەنێکی حکووماتیشی ئێخوانەکانیش بەڕێز مستەفا مەشهور ڕەحمەتی خوای لێبێ ئامادە بوو خاڵی حوسێن لەهی پاکستان هێندی هەموو وڵاتی عالەمی ئیسلامی تیا بوو غەیری عالەمی ئیسلامیش لە خارج هەمووی تیا بوون دایان نابوو لە حوسێنەکە دابنیشێ وتارێک ببێ وتارێکی بەخێراتن دوایە وتاری بەڕێز ئاغای خامنەئی پاش ئەوە ئیقامە نوێژ بکرێ و هەموو نوێژ بکەن لە پشتی و ئەمەش بێتە نەوەیەک وەکو بڵێ دانپێنانێکی کە قائیدی ئومەی ئیسلامیە جەنابی باوکم لەگەڵ ئەوانەی پێشوا لە نزیکۆ بوون من لە چەند هینێک لە دواوە بووم نازانم خەتەکان چەندێ بوو بەڵام لە دواوە بووم کە قامەت کرا باوکم بەهاتە نیشتم قوربان دەنوێژت نییە فەرمین وەڵڵا بەڵام قاچین ئاشۆ وەڵی خۆشمەوە بەهێنە ڕێزی هەیە لەم بەڵام مەسەلەیەکی فقهەیە ناتوانم یعنی بە فقهی ئێمە قاچ شۆردن بەشێکە لە مامۆستاوە بەهانە بوو یاخۆت هەر بەجددی وەڵڵاهی ئیتر ئەم وای فەرموو من ئیتر ئێمە وەساین لە پشتەوە خەڵکی کەش هەرهاتن دیار بوو وتیان مۆزوعەکە چوتمان وا وەسان تا تەواو بوو فەرمی قامەت کرد قامەتمان کرد و دوای پێیان ناخۆش وێرانەکان وەڵڵاهی دەموچایان سەخت بوو پێیان تەبعاً ناخۆشە کە لێ بووە بەدەنگی بەرز بە عەرەبی فەرمی ئەمە مۆزوعێکە من ڕێزم هەیە بۆ ئاغای خامنەئی بەڵام ئەمە مەسەلەیەکی فقهیە من بە فقهی مەذهبی من شۆردنی قاچ بەشێکە لە ئاخر ئەوە ئاەتەکە کە ئەفەرمێ وەئەرجولەکم ئیلە الکەعبەینی ئەم مەسەلەی فەتحێک و بە فەتحە و بەکەسە لەوە مەوزوعەکە ئەگۆڕێ قورئانیش کە ئەوەی لێوا داناوە نەک بۆ ئەوەیە کە مەسەح بکرێ وەمسەحوا بەئەرجولەکم ئەمە بووە ئەگەڕێتەوە مامۆستاوە یەکێکە لە کێشەکانی شیعە و سوننە طبعاً ئەوە یەکێکە لەوانە یعنی ئەمە چی ئەگەیەنێ ئەم عالمانەی ئێمە کە تەشریفیان بردوێتە ئەوێ قەیناکە ئێمە لەگەڵ ئێرانە ئەو ماوە کە ناچاری چوونەتە ئێران و ئەو ماوە بەڕاستی هاوسەنگەر بووین نەخیانەتمان لەوان کردووە نەخیانەتمان لە میلەتی خۆشمان کردووە کوردی خۆمان
دژمنەکەمان دیار بووە کێ و لەگەڵ ئەوە شەڕمان بووە بەڵام ئەوە نەبووە هۆی ساردبوونەوەی بینی ئێوە و ئێران یاخۆت واللهی زۆر شت لەوانە طبعا تحملیان نەکردین تا شەڕتەوە بوو کە شەڕتەوە بوو طبعا تحملیان نەکردین و هەوڵیان ئەدا و مەسئولانەی خواوە کە حرەکە پارچە پارچە بکەن و هەر بوو لەناو خۆشمانە حەزی لەو بەزمە خەڵکی بەدواوە بێەوە بڵێن شتە و ئەمانە و بەڵام بۆیان نەئەکرا تا ئەو ئەخیرە کە دوایە لە کاتی ترا مع الأسف لەهۆی مانوڵ و مەزمی لای خۆمانەوە مامۆسایەوە تو ئەرشیفێکی گرنگت هەیە و زۆر نامەی کاک مەسعود و مام جەلال و چوزانم ئەنوە ئەشکال نامە و دکومنتی گرنگت هەیە دکومنتان هەیە کە مەسەلەن نیشان بدا ئەگەر ینی لەناو بزوتنەوەی خەڵک هەبوو کە سەر بە ئێران بێ پیاوی ئێران بێ مەسەلەن طبعا لە هەموو لایەنێکە ئەوە هەبوو باسی بزوتنەوەکەی من ئەڵێم ئەمە شتێک نییە تۆ ئێران بەقووەتە کاکە ئێستا ئێران دەسی ناوەتە بینی دنیا لە یەمەن و لە سووریا و لە هەموو دنیا ئەی تۆ بزوتنەوەیەکی مهاجری فەقیر قابلە اینجا دەستی ئەو هەموو لایەنەکانی تریش تایە بوو ئەی طبعا ناو ئێمەش هەرتیایە ئەبێت شتیوا ئەبێت بۆ خۆتانە تانزانی ئەسڵی قەیادەکە بۆ خۆتان لە تانزانی مامۆسا واللهی تا ئەو ئەخیرانە نەمان ئەزانی بەس تەبیعەتی جنایی باوکم چۆن بوو ئەی فەرموو حەد نەسیحەت بوو نوسح بوو ئێمە زۆر شتمان لایە بە مەداریک هەرێکی کە جناوی باوکم فەرموویەتی سەتر بکرێ سەتری ئەەکەین ناتوانین لەوانەیە پاشمردنی من هەنێکی ڕوون بکرێتەوە بەڵام ئەوەی کە پێویست بێ بۆ نەوەکانی داهاتوو هەرێک شت نیشان ئەدەین ئێمە وەکو ئایلە ئێمە لە هیچ شتێک باکمان نییە کێشتی هەیە ئەتوانێت بخاتە محکەمەیە بخات بەڵام ئێمە شتمان هەیە بەرامبەر بە هەموو لایەک ئەستۆپاکیشمان هەیە بە نسبەت ئەو پیاوە گەورانە یعنی بەڕاستی تۆ کەسێک کە لەو شوێنە حەساسان نەتوانێت نوێژ بکات لە پشتیا ئەمە علاقەی بۆ تەعاملۆ نییە تەعاملەکە ڕێزی خۆی هەیە تەعامل خیانەت ناکەین لە ئێران تا لەوێ بین خیانەتی لێ ناکەین زۆر باشە مامۆستا ئێمە لێرەیە کۆتایی بە مەڵخەیەنین و لە ئەڵقەی داهاتوودا باسی بەتایبەتی هەڵەبجاکەین کە تۆ بۆ خۆت خاوەنی ئەرشیفێکی باشی وێنەت گرتووە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم لەسەر ئارەزووی هەموو ملەتی کورد مامۆستا جەنابە دەڵێ مامۆستا مەلاوسماوە توێتی حەز ناکەم دوو کەڵە شێری کوردیش شەڕ قەناعەتی خۆم وایە بچیتە مزگەوتێکەوە سێ چوار جەماعەتی تیابێت چەندێ عیبە و بێمانایە لە ساحەیەکی بچووکی وەکو کوردستانە بڵێ سێ چوار جیهات بێمانایە ئیخوان لەسەر هەڵەبجە زۆر زەعیف و لاواز و تەنانەت ئەو سعودیە گەورەیە دوو بریناری هەڵەبجەی وەرنەگربی با لەوێ تەداویکە بوو هەزار حیزبی گەورە هەیە ئەندامەکانی پیاوی وڵاتی ترە و ئیشی خەڵاتی کردووە کەواتە لە ناوێەوە شەواری داهێشتا زۆر لە جێژی پێغەمبەر صلی الله علیه و سلم تیا بووە منافق بووە